شێخ ڕەزای تاڵەبانی دەڵێ خزمینە مەدەن پەنجا لەگەڵ عەشیرەتی جافا مێرولا نەچێت چاکە بەگشت قوڵەی قافا میوانی ئەمڕۆی چیرۆکی من نووسەر پەیکەرتاش نیگارکێش ئەو کازان و لێهاتووی عەشیرەتی جافا بەڕێز خەسرە و جاف میوانی ئەمڕۆی چیرۆکی منە لەگەڵمان بن. هۆزی جاف یەکێکە لە گەورەترین هۆزەکانی کوردستان. ئەم هۆزە لە سەرەتادا کۆچەری بوونە و بەردەوام گەرمیان و کوێستانیان کردووە. بازنەی هۆزی جاف بازنێکی فراوانە، نزیکەی 85 تیرە لە خۆ دەگرێ. مەڵبەندی سەرەکی شاری جوان ڕۆیە و دواتریش هەموو شارەکانی کوردستان. لەناو هۆزی جاف گەلێک پیاماقوڵ و سەرکردەون و سەر و شاعیری تێدا هەڵکەوتووە کە بەردەوام کاریگەری گەورەیان هەبووە لەبەرەو پێشچوونی ئەدەب و هونەر و گۆڕانکاریە ناوچەیەکان کە بەردەوام کاریگەری گەورەیان هەبووە لە بەرەو پێشچوونی ئەدەب و هونەر و گۆڕانکاریە ناوچەیەکان. زۆرن ئەوانەی کە توانیویانە بە قەڵەمەکەیان هەمیشە لە لووتکەدا بن، وەکو مەولانە لەوانە مەولانە خالید و نالی و مەولەوی و وەلی دێوانە و ئەحمەد موختار جاف و زۆرێکی تر. ئێستاژ یەکێک لە کەسایەتیە دیارەکانی جاف لە بواری نووسین و پەیکەرتاش و نیگارکێش خوسرە و جافە. خوسرە و جاف لە شەوی نەورۆزی ساڵی 1945 لە دەی کەلار لەدایک بووە. هەر لە سەرەتاوە لە بنەماڵەیەکی خوێندەوار و ڕۆشنبیری ناوچەکە بووە کە سەر بە هۆزی جافن. خوێندنی سەرەتایی هەر لە کەلار تاوە کردووە. هەر لە منداڵیەوە ئارەزووی چۆتە سەر خوێندن و کتێبی ڕۆمان و چیرۆکی خوێندۆتەوە. لە تەمەنی هەرزەکاری کەلاری بەجێهێشتووە و ڕووی لە شاری بەغدا کردووە. هەر لە سەرەتاوە لە ڕێگەی دەستگای ڕۆشنبیری و بڵاوکراوە کوردیەکان چەند نووسینێکی بڵاو کردوتەوە. خوسرە و جاف بەردەوام دۆستی قەڵەم و ئەدەبیات بووە. دوای هەر لە ڕێگەی ڕۆژنامەی پێشکەوتن لە بەغدا پێنج چیرۆکی تری بڵاو کردوتەوە بە ناوی کاکەی جاف. هەر لەو کاتەوە خوسرە و جاف بەردەوامە لە نووسین و خاوەنی دەیان کتێبە و هەروەها خاوەنی پەیکەر و تابلۆیە. ئێستاش خوسرە و جاف ماڵەکەی کردوتە مۆزەخانەیەک بۆ سەردانیکەران کە دەیان تابلۆ و پەیکەر و کەلوپەلی کۆنی تێدایە و سەرنجی سەردانیکەران بۆ لای خۆی ڕادەکێشێت. ئێستاش بۆ ماوەی چەند ساڵێکە خەریکی دروستکردنی تابلۆیەکی گەورەیە لە ئاسن بە ناوی قوفڵ. چیرۆکی من بۆ ئەم جارە سەردانی ئەم نووسەرەی کردووە. بینەر بن. دکتۆر جان، یەکەم پرسیارم دەمەوێت بۆ دەست پێ بکەم. زۆر کەس شیکردنەوەی بۆ وشەی جاف کردووە کە عەشیرەتی جاف عەشیرەتێکی گەورەیە بەمانەی جەفاکێژ یاخود ژاف کە بەمانای تەڕبوون دێت. دەمەوێت لە زاری تۆ ئەوە بزانین بە دروستی وشەی جاف واتە چییە؟ لە حەقیقەتە زۆر لە مێژونووسان و وانەی ساحب قەڵەم بوون باسی ناوی جافیان لە یەک داوەتەوە بەڵام بەداخەوە بەهاڵە هەر هەمویان بەهاڵە ئیلا مێژونووسی معروفی کورد شەهیدی قەڵەم مەلا جەمیلی ڕۆژبەیانی ئەو بتحقيق طبعا لەگەڵ مؤرخینی عەرەبیشە ئەوانیش هەر هەمان باسییان کردووە کە جاف و جاوان یەکن. ئەسڵی جاف لەسەر جاوانە لە جاوانە جاوان عەرەب vێن ناتوانێت تەلەفوز بکات بۆتە جافان. جافانیش موسەنایە دوانە بۆ دوانە گرانە لەسەر زمان دوانەکە کراوە یەک جاف ئەمە واقعەتەکە واقعەتێکی تاریخی ئێمە دیکۆمنتیشمان لایە بێجگە لە یەکدانەوە دیکۆمنتیشمان لایە. بەرحاڵ حتا جوان کوردی یەکێکە لە سەحابەکانی پێغەمبەر لە حەزێکی ئەو وەختە کەواتە ئێمە جاف و یانە کەچینە سەر جوانەکان لە 1400 ساڵ کۆنترین حتا وەکو بۆ دیکۆمنتێکی تر لە شەڕی قادسیە کە لە بەینی ئیمپراتۆرێتی فارسی و سوپای ئیسلامە بوو یاریدەری ڕوستەم کە معروف بوو کە قایدی ئەو شەڕەیە جوان بوو یەکێکیان جوان بووە. جوان هەمیشە
لە ئەساسیشە جاوان بۆ ئەوە ناوبراوە وەکو پێش قەرەوە بوو هەمیشە لە پێشەوە بوون هەمیشە لە پێش قەرەوە لە شەڕەکانە لە هەمیشە وا باوە ئیتر نازانم ئێستش جاب لە پێش قەرەوە وێ نازانم ئەوەیە چی گەورەیە وابزانام لە نزیکەی 80 تیریش پێک دێت ئەگەر غەڵەت بەڵێ حدودی 86 تیران و ئێستا زیاتر لە 3 ملیۆن کەسە بین بە جافی ئێرانەوە ئەڵبەتە ئێمە وەکو عەشیرەتەکانی تر ئەم حدودەی کە هەیە لە نێوان ئێران و ئەم عێراق هەمووی 120 ساڵە لە 1920 حکوومەتی عێراق تشکیل بووە لە پێشە ویلایەت بوو ویلایەتی مووسڵ و ویلایەتی بەغدا و ویلایەتی بەسرە ئەوە 400 ساڵ وا بووە پێش ئەوەی شار ویلایەت بووە ویلایەتی سەردەمی مەسەڵەن عەباسیەکان ئینجا ئەمەویەکان لە پێش ئەوەیشە ئیمپراتۆرەتی ساسانی بووە. دکتۆر بابێ مەسەر ئەو پرسیارە بۆ یەکەم جار لە ڕۆژنامەی پێشکەوتن 5 چیرۆکت بڵاو کردەوە بە ناوی کاکەی جاف باشە دەمەوێت ئەو بۆچی بە ناوی خۆت بڵاوت نەکردەوە ئەو چیرۆکانە و بە ناوی کاکەی جاف بڵاوت کردەوە لەو سەردەمەدا ئەو وەختە من تەمەنم هیچ شتێکە بوو لێی بترسی 17 ساڵ بووە نەخێت با ڕاست کۆ بووم نەیکەمە مەسەلەی وەتەنیەت و جوزان ناوەڵە من 17 ساڵ بوو ئیتر ئەوە لە خولیامە بوو کەوا ناوی خۆم نەنووسم منیش وەک هەر ئەم هەموو نووسەر نبینی ئەلعان ئەمە ئاگرینە ئەمە سوتاوە ئەمە برژاوە ئەمە نازانم چییە ئیتر مستەشفایەکە نووسەرەکان بۆ نووسەرەکان بۆیە من بەو ناوە نووسیم و حتا وەکو حسێن عارف یادی بەخێر کە کتێبی بیبلیۆگرافیای چیرۆکی کوردی نووسی هات لە منی پرسی وتی ئەرێ فڵانی ئەم کاکەی جافت کێیە وتی وەڵام منم وتی خۆمە تۆیش لە کۆنەکانی هەرحاڵ ئیتر ئەکە زۆر تەقریبانەوە کا 50 ساڵ لەمە بە کاتێکی زۆر ڕۆیوە باشە دکتۆر بۆ پێیکە بەڕێستان خەڵکی کەلارن لەوێ لە دایک بوون و لە زۆربەی چاوپێکەوتنەکانتان باس لەوە دەکەی کە ئێوە خزمەتی گەل و نیشتیمان دەکەن دەمەوێت بزانم چ شتێک کردووە بۆ کەلار وەکو خزمەتکردن بۆ ئەو ناوچەیە گەلێ بێ ئێمە لە پێشار من لە کەلارە لە دایک بوو و لە قوتابخانەی کەلارە سنفی کلاسی پۆلی ششم تاوا کردووە قوتابخانەکەمان لە قۆڕ دروستکرا بوو حتا پەنجەرەکانی شوشەی پێوە نەبوو با سەرما گەرما بێپرس لەو پەنجەرانەوە هاتە ناو کلاسەکەمانەوە لە دەرگاکەی چوو دەرەوە بێپرس لەمە دەرچێکی وە من شەشی ناو دیمتەوە شەشی سەرەتایی بە هەرحاڵ دوای ئەوە من گەورە بووم ئیتر لە کەلارە نیشتەجێ نەبووم دوای ئەوە ثانەویم تەواو کرد چوون بوومە پێشمەرگە لە پێشمەرگایەتی شۆ چوومە دەرێ 20 ئەوەنە ساڵ لە دەرەوەی وڵات بوو ئێدی بەڵام سۆز و چێژم بۆ کەلار هەمیشە هەیە و ئەلعان سرکەوانەکانی کەلاری کۆنم لە بیرە دانەی هەتاوەکو من مناڵێکی چەموش بووم یعنی مناڵێک بووم حەزم لە هەراوە بەزم و ئەوانە بوو حەزم لە شەڕە کەڵەشێر بوو لە شەڕە ساگ بوو هەرچی سەگی باشی کەلار بوو ئەم ناسی هەرچی کەڵەژێری شەڕکەری کەلاری بوو ئەوانەش وە ناسی خۆمیش هەمیشە کەڵەشێرێکم بوو وەڵا خۆ ئازا و فقط یەک جار بەزاندیانی تر دامەیەکێکی تر کەڵەشێرترم کردواتە یەک جار ئەو کەڵەشێرە دۆڕاندی و تاو دا بەخشیمە یەکێکی تر کەڵەشێرێکی ترمێنە چزانم ژیانی ئەو سەردەمە چۆن بوو دکتۆر خۆش بوو ناخۆش بوو کێ لێبێ ئێمە ژیانی لادێ من لادێیم وە لە قەنەعاتێکم هەرچی کوردێ لادێیە بەتەکید هەمومان هەرچی کوردێ لادێیە
مێژووی میلەتی ئێمە وەک شار ئەگەر مەسەڵەن بڵێ هەولێر کۆنە بەڵێ کۆنە هەولێر هەولێریش دەوروبەری و فقط ناو قڵانە بێ کۆمەڵێک تورکمانی تیا بووە کە خەڵکێ وەیلا بەقەیتر هەر هەمووی عەشایرن و نیشەجێی شارەکانی تری شەروە کەواتە ئێمە من خزمەکانم کاڵێم لادێن ئەڵێ مامە بۆ لادێنی کوڕم من تەنها ئێمە لادێی نین هەموو میلەتی کورد لادێیە لادێی چ عیبێکێیە لادێی من ئەمەم و قەیناکە با بزانم ئەوەی خەڵقی شارە وەک من وایە من لادێ کەواتە لادێ عیبی هیچ عیبێک ئاخر بڕێک کەس پێی عیبەیسە تۆ یەکێتر بڕە لادێیی بەجنێوێزانێ وەنا بەجنێوێزانێ بەڵام بەو لەهجە بڵێ بڕۆ لاچۆ لادێیی منی شەڕەکەم لەسەری بەڵام لە حەقیقەتە لە بەرنامەیەکی وا من بۆ بەرامبەر میلەتەکەم وەڵام من لادێم تۆش لادێی توش لادێی آخر ئەو حەقیقەتێکی ڕاستیە یاخدەك زۆر کەسێک کەم جار حەقیقەت قبوڵەکە مشکلەی ئێمەی کورد ئەمەیە حەقیقەت قبوڵ ناکە بۆیە زۆر ڕەنگینی چی بکەین بۆی بتوانین حەقیقەت ڕاستیەکانی ژیان و کوردایەتی خۆمان قبوڵ بکەین کی لێ بێ ئەمە بەستەکی بە فەرهەنگۆیە فەرهەنگ تۆ ئەلعان مەسەلەن شوانێکی کورد لێرە هەڵەچێ دەریا بڕێ خۆی گەێنێتە ئەوروپا نازانێت نان بخوا نازانێت دانیشێ نازانێت قسە بکات هیچ نازانێت دوای ساڵێک فێری ئەوێ نان بخوا فێری وێ باش دانیشێ فێری ئەوێ دەرگا کە ڕۆیە دەرگاکە بگرێت تا نەدا یەکێتر لە پشتی بۆی نەدا لێو ئەم فێرەمان نابێ ئەمە خۆی ئەم دەرسیان پێ نەداوە چاوی بنی و دەبینێ ئەوە فەرهەنگ کۆلێجێکی ڕایگانە خەڵکی تیا پەروەردە بێ ئێمە بەداخەوە هێشتانە تازە ممکنە سەرەتایی یەکەمین هەنگاوی ئەو فەرهەنگە بین بەڵام زۆرمان ماوە بەداخەوە خۆ ئیتر ئێمەی کەممان بەسەران ناتۆ میلەتە ئەم میلەتە ئەو کارە ساتانە بکەین کە بەسەر میلەتی کووردا هاتیە بەدەیان پرۆگرامیشی لەسەر پێی تەواو نابێتە بەداخەوە بابی مەسەر ئەو پرسیارە ڕۆمانێکت هەیە بە ناوی کۆردەرە وابزانم بە مانای ناڕازی بوون دێ نەخێر من کە لە کەلار شەشی سەرتایم تاو کرد بۆ ناوەندی چوومە خانەقین دۆڵێکی تایە ئاوڕۆیەکی گەورە لە کردستانان لافاوە هات ئەوە ناوی کۆردەرە بوو ینی هاژە و لێرفەی ئەو لافاوە لە هەموو خانەقی دەترسان لە لافاوەکە زۆرتری ماڵەکانی ئاوەچوو ئەچووە و ماڵەکانیانەوە ئیتر من زۆرتر گەڕەکە فەقیرەکان لەوێ بوون ئەوە بوو بە هۆکاریەوەی کەوا من ڕۆمانێ بنووسم بە ناوی کۆردەرە و زۆرتر باسی ژیانی هەژاران و فەقیرانەکە باشە دکتۆر ئەو هۆکارانە چییە کەوا لە هونەرمەندێکی کورد دەکات بەرهەمەکانیان تەنیا کورد پێی ئاشنا نەبێ و تەنها موڵکی کورد نەبێ و بیگەێنێ بە هەموو جیهان وەکو بەڕێستان کە لە 2016 مەدالیای زێڕینی بۆ ئەدەب و هونەر لە یەکێتی ئەوروپا وەرگرت خانم لەناو کوردە خوا هەر من نیم هەر من کە بڵێ من تافتەی زەربافتە لەناو کوردە ئەشخاصێکی تریش وەک من هەیە ڕەنگە لە منیش باشتر بن بەڵام ڕەنگە ئەوان ئەو فرسەتەی بۆ من هەڵکەوتە بۆ ئەوان هەڵ نەکەوتیە وئیلا لەنێو میلەتەکەی منە ئەشخاصێکی لێ هاتوو زۆر هەن بەڵام ئەوەیە کە دەستی ناگاتە ئەو حاڵەتانە ئەو جێگانە هەر لە بۆی ناڕەخسێتن چۆن واتە وەکو هەلێک بوو لە بۆ بەڕێستان و ڕەنگ بەتەکید هەموو شت هەلە حیات هەلە
حياتها لمن إيمان با شانس وشارع الرشي وبدبختي أم قصة قرآن النية هل كوت أبي هل نكوت نبي باشە دکتۆر گرنگی هەبوونی مۆزەخانە چییە بۆ گەلێک بۆ نیشتیمان بۆ ئەوەی ئەو مێژوویە کللتوریەی کە هەیە بیگەێنێ بنەوەکانی داهات و گرنگی مۆزەخانە چییە؟ خانم مۆزەخانە مێژوویەکی زیندووە مێژووی تۆ ئەینوسی لەسەر کاغذ ئەنووسێتە کتێب بەڵام مۆزەخانە مێژووە پەیکەر مێژووە تۆ الآن مثلا من دێم پەیکەری شاعرێکەکەم پەیکەری مەسەلەن هەیەکە لە شاعرەکەم گەنجەکەی ترف ئەو شاعرەی نبینیوە بەڵام من کە لەسەر خەیاڵی خۆم یا هەر چۆنێ بێ ئەو پەیکەرم کردی ئەو گەنجەکەی بینێ ئەو بڕێک لە مێژوویەکەوێتە بیر مۆزەخانەی شەروە ئەلان تۆ لەم ماڵی منە ئەتوانم بڵم 200,000 باس هەیە کە تۆ ئەتوانی هەر دەربارەی یەکێ لەم تحفانە کە مەوجودن بیکەیتە باسێک ئەوە لە مۆزەخانەوە بوو بەچی بوو بە کتێب لە کاتێکە ئەو پەیکەرە مەسەلەن ئەو پەیکەرێکە مەسەلەن دەربارەی هەندێک سوورەکانە لە حەزەکەی هەندێک سوورەکان ئەوانش خاوەنی مێژووی خۆیانن ڕەنگەیەکێ بڵێ ئەی باشە دەربارەی کورد بۆ مێژوونە پەیکەر ناکەی کاکە زۆرم کردووە لەم دانیشتنا باوەڕ ناکەم بتوان تەواوی ئەو پەیکەرانەی من ئەنجامم داوە بخرێتە بەرچاوی خەڵک باشە دکتۆر چ شتێک وای لە بەڕێستان کرد بچنە پەرلەمان ئایا ویستێکی سیاسی بوو یان ویستی عەشیرەتەکەتان بوو یان ویستی خۆت بوو نەخانم و دەبێ بپرسم چ شتێکت کرد لە لەوێندەر نه هیچ کامیەوە نییە وەڵاهی ئاگام لێ بووە نەچوومەتە دوایە نە بە دوایە بووم نەزانیمە بۆ بەرلەمانی دروستەکەن لە تەواوی عێراقا کورد و عەرەب و عەجەم و شیعە و سوننە و تورکمان و ئاسووری و ئەرمەنی دوای سقوتی سەدام 100 کەسیان هەڵبژارد لەم میلەتانە هەمووی یەکێکیان من بوو ئاگام لێ نەبووە وتیان کاکە تۆ هەڵبژێراوی کە لە یەکەمین بەرلەمانی دوای سقوت بی بەسەرچە و ئەلحەمدوللا بڕۆ سەیری ئەرشێفی بەرلەمان بکە بزانە ئەو شەڕانەی کردومە بۆ ئەوەی خێر بە میلەتەکەم بگەێنم تۆ مولزەمی شەڕ بکەیت و ئیلا شەرنەکەی خێر ناگاتە میلەتەکەت بۆیە بڕۆ سەیری کە بزانە چەند شەڕم بۆ بەڕیشۆ دکتۆر چ شتێک وای لە بەڕێستان کرد دەست بۆ پەیکەرتاشی ببن من کە قوتابی زانکۆ بووم پەیکەرتاشین یەکێک بوو لە دەرسەکانم یەکێک بوو لە دەرسەکانم شێوەکاری پەیکەرتاشی لێرا مەسەلەن هەندسەی تەلارسازی ئەگەر ئەوەنە دەرەجە بێنی ئەڕۆیتە تەلارسازی یا پزیشکی لە دنیای ترامە نییە دنیای ترا کۆلێجی هونەرە جوانەکان تەلارسازی بەشێکە لە هونەرە جوانەکان هونەرە جوانەکانش ئیمتیحانی تایبەتی هەیە تۆ سەرکەوتی لەوە ئیمتیحانات سەر نەکەوتی ناچی بڕۆ سەدیش بێنی قوبوڵت ناکە بەڵێ باشە بەس وەکو ئەوەی کە باس کرد ئەو لە دەرێ ئەو هەیە تەواوی زانکۆکانی دنیا لە تەواوی زانکۆکانی دنیا شارسازی یا تەلارسازی با بڵێن بەشێکە لە هونەرجانەکە دەستت خۆش بێ بەستەکەم ئەوە بۆ لە خولیای منداڵیت بوو کە بچی ببیە پەیکەرت ناوەڵام من وەختێک چوومەتە خانم نانانا من وەختێک چوومەتە ئەو کۆلێجە لە پێشمەرگەیاتیوە چووم تا ئێرام لە خوێ نەبوو حتا تووشی مەعاناتێکی زۆر هاتم لە بەرەوەی کە من لە پڕچوومە ناو کانگای هونەرۆ لە ناو خوێنەوە یەکسەر بۆ کانگای هونەر وەختێک سیرم کرد ینی ڕۆژانە زۆر معەزەب بووم کوڕێکی هەم کڵاسم بوو ناوی سیاوەش بوو
لورو بەڵێ وتی فلانی وا ناڕەحەتی وتی وەڵا ناڕەحەتی ئەوەم کە سا تێکەڵی ئێوە نابم لەبەرەوەی من لە ئاسیەوان نیم لە ناحەیە هونەری و ئەمانەوە وتی باشە بۆ ناچێت کڵاسی تایبەت وتی ئێمە هەمومان چونەتە کڵاسی تایبەت دوای ئەوە تەقدیم هەیرامان کردووە وتی کامیانە بینی وان وتم نەمە دای کڵاس تایبەت چییە با واقعی بمێنی بەڵێ من لە پێشمەرگایەتی هاتووە لە پێشەوەی وەکوام خەڵقە وەخوا بوو وتم ئەتوانی لەگەڵمای وتی ئارە وەڵا هەر ئەو ئێوارە لە کڵاسی تایبەتی شێوەکاری کڵاسی تایبەتی پێکەرتاشین کڵاسی تایبەتی تەلارسازی کڵاسی تایبەتی زمانیشم نەدەزانی سەعات 8 دەبووە لەسەر کلاس بوومایە لە کۆلێج تا سەعات 2 بەڵێ لە 2 ڕۆژمە ئەو کلاسانە تا سەعات 1 شەو ئێدی لە بیرمە هێندە ماندوو دەبووم هەر بە جلوبەرگەکانمەوە دەنووسم باوەڕم پێ بکە جارجارێ نەمەتوانی کەوشەکانم داکردم ئەوە نەماندووە بوو ساڵی یەکەم لەسەر لێوار بە شەڕەشەق دەرچوو بەڵێ بە شەڕەشەق ساڵی دووەم دەرچووم ساڵی سێیەم دەرچووم ساڵی چوارەم باش بووم لە باشەکان بووم ساڵی پێنجەم 3 کەس یەکەم دەرچوو یەکێکیان من بوو یاخ 5 ساڵ بوو بەڵێ بەڵێ 3 کەس یەکەم دەرچوو دەرەجەی وەک یەکوا بوو یەکیان من زۆر باشە کابراایەکی لادێیی گەرمیانی کوردی کەڕەجافی وەک من یەکەم دەرچووم لە زانکۆی تارانە یەکەم بێ ئەو ئەخ پێ دەڵم یانی ئەوە بە هەروە بە ئاسانی نییە من بەڵێ کوڕەزای پاشاکانی جافم بەڵام هەمیشە باوەڕم بەخۆم بووە خۆمە بێ خۆم پەروەردەکەم خۆت دەبێ هەوڵ لەگەڵ متەواضعینە ئەوەنە متەوانێ من لە نزیکۆ ناسم بەڵێ ئەوانەی کە متەواضع بن لەگەڵیانە متەواضعم وەکو براوام لەگەڵیانە ئەوانەی لوجیان وابەرد بێ بە فلسێ نایەنسێنم هەر کە بێ ئەگە دکتۆر هەر بەڕاستی ئەو شتێک کە بە ماندی بوون بە خۆت بەدەستی دێنی زۆر لەزەتی زیاترە لەوەی بە هاوکاری ئەو بەدەستی ئەبەدەن قەت لەو بابەتە فکرم نەکردوێت و ئێستش نایکەم باشە دکتۆر زۆریش لە ئێران ژیای دەمەوێت بزانم پەیوەندی چۆن بوو لەگەڵ هونەرمەندەکانی ئەوێ وەڵا خۆ پەیوەندیم لەگەڵ هەرچی هونەرمەندێکە تۆ دەیناتی هەبووە لە گوگوشۆ بیگرێ لە ماسیۆ بیگرێ لە نەسرینۆ بیگرێ لە پیاوەکانی شوش هونەرمەندەکان تریشۆ شەما عیزادە بگرێ عارف بگرە حتا ئێرەجی علاقاتێکی لەبەری خۆم اجتیماعی بووم ئەساسن حەزیشم لە ئاهەنگ و گۆرانی و موزیکە ئەسڵەن من ئێستەیش ئەوە سەد و ئەوەنە کتێبم نووسیوە بڕە کتێبمەیە عالەمی تەسەوف و ئەوانەیە ممکن نییە بە مۆزیکۆ نووسیمە گوێم لە مۆسیقا بگردووە و کاری خۆم کردووە یاخۆ دەستت خۆش بێ دکتۆر تەمەند درێژ بێ ئیشاءالله بابێ مەسەر ئەو پرسیارە لە ڕێگەی هەولێر و کۆیە مۆنومنتی شەهیدان هەیە باشە و پرۆژێکی ئەندازیاری بەڕێستانە باشە بابزانم هەر بەڕێزیشتان پێشکەشی حکوومەتتان کردەوە بەڵام وا دەڵێن کە بە ناتەواوی پێشکەش کراوە نەخێر معلوماتەکە دروست نییە باشە بەس ببوورە بەرلەوە ینی وەڵامی پرسیارەکەم دێوە وەکو گلەیەک بابیکەم بەڕاستی هەر لە بەرنامەکەی خۆم پرۆگرامێکمان دروست کرد بۆ شەهید و ئەنفال کە بەڕاستی لە هەولێر وابزانم ئەوێ شوێنێکی زۆر گونجاوە گەر بچی بەرنامەی ئاوهای لێ بکەی دوای پەیوەندیکردن گوتیان ئەو جێیە هێشتان تەواو نەبووە و نەکرایتەوە و یعنی ئەوە گلەیم هەبوو بەڕاستی بەرنامەی ئەوها دەبا لەوێندەر بم کردبووە کی لێ بێ بداستانی مۆنیمنتی شەهیدانی کوردستان بۆ بکێرمەوە وەک خۆم
من هیچ محتاجی درو جلسه و فیشال نیم ابدا. من او ديزاينر هي حكومتها او برنامج هي حكومتها هي دولتها باري دولتها من ديزاينر بوم بله ديزاينر بوم من وانية قبل من بباري خوم كردو من خيت اما وانية قرار بو ليك سالو هش معنا من تواوي كم لشش سالو حوت معنا تواوم او عنده توشي انساني خراب هاتم او عنده توشي بذوق وقمجة وبروبوش هاتم هر خري يعني ويد بجيب يلم بوي خوان بيكن منيش چنگم لزوي گير كدبو إلا بخم تايك باورم بيبكن 4 مليون دولار خم ضرر كردو ليا 6 سالو 6 حوت مان وكو كويليكيش انتيا كردو وكو دستقوليش تسليم حكومتهم كل لنوي لهشتي نوي 2010 هسه چيا 2025 بله يعني كم سال لما بار من پیشکشی حکومتم کرده وكو دستقول تازه لجنه كاتبو لجنه كي دشمن كار يعني ويز بشوكترين حالي تابتا وكو استلامه كن نكن اما تاريخ من باسيك من كلمة كتابك با مونيمنت تاو كمو كرتيكاني تاو كن تو دس يانزا صال بي مؤسسة كيوا كي قفل بدريت ببر بارانو بي ببر باو رشباو سارديو توزو غبارو لرزيني نبين راوي زويو إدي أما تولا قال مالكت هذا وكو سيستمي سيانة اگر شوشي پنجره مالكت دو شوشي كي بشكي اگر دو من شوشي كي چاك نكي سي شوشي ترشكاو او سيستمي سيانة باشا تو يانزا سال ببر حتى ومداني كتشي بوشي دادناو تحفية كي يعني شقم بيما بعد سكي خون ندرب من الله ما كنت أقول تصيم كردود باللجاني دشمن كار أو عند جوان بو والله حتى وكو حدائق ناوي برشي لواتو تا جماعتي لو خوارو عرق كان خواردتو ليو اگرك باهاتو اگري بحلقردو شو تناو او حديقه لحظه اويشي سوتان بشرف دارم صندبو داري نيو قزم بوي درختي قوره ليو دامنا نابوي كوا لدهاتوا بري ديزاينه كان اگريه او قزمانه جوانن بلام قوره نابن او انا شامو سوتاو ايدي چیز ليتر هو ثاني جبتان شون بريك حوال بحلاي بلاو بيتو بالضبط اما واقعيتك كمنوتو دست خوش بيقما راسي كان للاي برستان لو برستان هسه خريكي نوجن كردنوين ايش لما جام شكاو بنجري اي شو تجورو بنجر تو بنجر جام اگر بلاستيكا كي دوري گرما رخيكا بالضبط اي سوتين ويت الدار كتبو بدارش كي باران بباري اشيت ناو جور اشيت لو نو اروات الجول اما ولياتي قصايك فنيه اي باشا تو دثال ينظفها ينظفها هذا الدماغ 15 سال بكاس 15 سال بوشي والله هیوادارم ئینشاءالله بە زووترین کات چاپ بکرێ و تەواو بکرێ و پێشکەش بە میلەت بکرێت بەڕاستی لەبەرەوەی ئەگەر تەماشا دەکەی خزمەتێکی باشی لۆ کرا جوان دروست کرا گوناحە هەر ئەوها من وەک لەرسادێ بەرامبەر میلەتێک مەڵێ ئەگەر 50 ساڵی تریش دیزاینێکی وەک مۆنیمنتی شەهیدان جوان و پڕ لە زەرافەت و حەقایقی تەلارسازی سەردەمی مادم گەڕاندۆتە ناو ئەو هینەکە لە هەولێرایە
بڕە ناوەکەی ببینە دەستت خۆش بی ئەو عالەمێکە ناوەکەی بەڵام تۆ چی دەڵێ تر پیاو لە زەمانێکی سەیرا ژیا خۆشەوێتە سیر دکتۆر ئەو وەکو مێژوویەکی زۆر جوانە لە بۆ بەڕێستان کە بەڕێستان تەلارسازی ئەو کارە بووینە دەستت خۆش بیتن بەڕاستی ئەمە شانازی بە بەڕێستان دەکەین